شۆخان شکوور ئەو مناڵە تەمەن 11 ساڵەیەیە کە بووە قوربانی نەمانی دەرمان لە نەخۆشخانەکان. ئەو دکتۆرانەی سەرپەرشتی نەخۆشەکەی شۆخانیان دەکرد زیاتر لە 2 مانگە هۆشداریان داوەتە حکوومەتی هەرێم و ناوەندیش لە مەترسی نەمانی دەرمان و کاریگەریەکانی، بەڵام بەدەمەوە نەهاتنی لایەنی پەیوەندیدار بووە هۆی گیان لە دەستدانی شۆخانی مێرد منداڵ. خوشکەکەی من هۆکاری نەبوونی سەبەبی ڕئیسی نەمانی دەرمان بوو لە خەستەخانە کە نەمانی تەڵەبمان کردبوو. دکتۆر نزارۆن تەڵەبیان کرد لە بەغدا و شوێنانە لە جێمیەمەکان، بەڵام حکوومەتی عێراق جوابیان پێ نەداینەوە بۆیان نەناردوینە. ئابوو شتەکەشان لە دەرێ هەندێکیان هەیە بەڵام زۆر گرانە لەقتا تااقەتی هەموو کەسێکدانە. ئێمەەوە تەقمە 3-4 مانگە تااقەت و ئیمکانیتێکمان هەبوومانە کرد، بەڵام خەڵکانەکە 180 ئیمکانەتی نییە. دلزار عەبدوڕەحمان سەرۆکی لقی هەولێری کۆمەڵەی تالاسیمای کوردستان دەڵێت ماوەی زیاتر لە 2 مانگە حکوومەتی هەرێممان ئاگادار کردوێتەوە لە نەمانی دەرمان، بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکمان نەدراوەتەوە. لە ئێستاشدا زیاتر لە 850 منداڵی تر بەهۆی نەمانی دەرمانەوە ژیانیان لە مەترسیدایە. ئەگەر بێت و چارەسەری نەمانی دەرمان نەکرێ بە دوور نازانرێ چارەنووسی ئەو منداڵانش لا چارەنووسی شۆخان بچێ. ئێمە کۆمەڵەی تەلاسیمیا نزیکەی 2 مانگ دەبێ و شاریماندا بە وەزارەتی تەندروستی کە نەبوونی ئەو دەرمانە گرفتێکی زۆر دروست دەکاتن بۆ توشبانی تەلاسیمیا و بەهۆی ئەوەی کە ڕێژەی ئاسن لە لەشیان کەڵەکە دەبێتە هۆی وەستانی دڵی ئەو نەخۆشانەی تەلاسیمیا و بەداخەوە دوێنێ کە مناڵێکی تەمەن 11 ساڵ بە ناوی شۆخان شکوور گەر لە ئەوەی گەڕەکی شاوێز چاری هەولێر بەهۆی ئەو نەبوونی ئەو دەرمانەوە کۆچی دوایی کرد و چەندین منداڵی تریشمان ئێستا و لە ژێر چاودێری چڕدان لە ICU لە شاری هەولێر کە ئەوانیش هەمان مەترسیان لێ دەکرێت کە جان لە دەست بدەن. ئەوە بەڕاستێکی گرفتێکی زۆر گەورەیە بۆ توشبانی تەلاسیمیا. هیوادارین حکوومەتی هەرێم و لایەنی پەیوەندیدار و وزارەتی تەندروستی بە زووترین کات ئەو کێشەیەمان بۆ چارەسەر بکەن. لە هەرێمی کوردستان ماوەی زیاتر لە 26 ساڵە حکوومەتی هەرێم نەیتوانیوە کارتی تەندروستی بەرەو پێش ببات و ببێتە جێگەی ڕزامەندی هاوڵاتیان. بە جۆرێک مناڵێکی تەمەن 11 ساڵ بەهۆی کەمی دەرمانەوە گیانی لەدەستدا و لە ماوەی ڕابردووشدا ژمارەیەک نەخۆشی تر بەهۆی دەرمانی ماوە بەسەرچوو بەکارهێنانی هەڵەوە گیانیان لەدەستداوە و کەم ئەندام بوون. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.